لە ئەڵمانیا کۆنفرانسێک ئەنجام دراوە دەربارەی ڕۆڵی وتاری ئاینی و کاریگەریەکانی لە کۆمەڵگەیە توژێرێکی بەڕێز لە شاری هەولێرەوە بەشدار بۆ لە کۆنفرانسەکەیە ئەم تەوەرە لەگەڵمانابێت و دەربارەی ئەو بابەتە گفتوگۆی لەگەڵاکەین زۆر بەڕێز دکتۆر تارق نامیق مامۆستای زانکۆمان لەگەڵا کە دکتۆر سڵای خوای گەورت لێبێ دەستخۆشی پیرۆزباییمان هەیە بۆ بەشداریکردنتان بە توێژینەوەیەک لەو کۆنفرانسە کەمێک باسی کۆنفرانسەکەمان بۆ بکەی کە دکتۆر ناوڕۆی کۆنفرانسەکە لە چی پێکاتبوو وە چی لەخۆوە گرت. بەڵێ ئەم کاتتان باش سەرەتا من ئەمەوێ ئەوە ڕوون بکەمەوە کە من وەکو مامۆستا بە توێژینەوەیەک بەشدار بووم نەک دکتۆر بەیان بەناونیشانی مامۆستا بەشدار بووم ئەو کۆنفرانسە لە شاری میۆنگ لە ئەڵمانیا با بڵین بەڕێوە چوو دەربارەی ڕۆڵی وتاری ئاینی بوو لە پێکەوە ژیانی گەلان. من بە توێژینەوەیەک بەشدار بووم هەڵبەتە لە عێراقەوە تەنها من فرسەتی ئەوەم هەبوو بچمە ئەوێ و بەشدار بووم بەو توێژینەوەیە کە توێژینەوەکەش لەسەر ڕۆڵی وتاری ئاینی بوو لە بەرجەستەکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتی لەسەر ڕۆشنایی یاسا و بڕیارە سیاسیەکان. کۆنگرەکە 4 ڕۆژی خایاند و زۆربەی وڵاتان هاتبوون لە وڵاتانی عەرەبیەوە لە ئەسکەندەنافیاوە لە ئەندەنووسیاوە خەڵک بەشدار بوو بە توێژینەوە واتە فەزایەکی باشی هەبوو لەبەرەوەی بابەتەکەش بایەخێکی زۆر گرنگی هەیە چکم ئێمە گرتەمەشا بکەین وتاری ئاینی ئەتوانی بڵێ یەکێ لەو ڕایەڵانەیەکەوە ڕۆڵی هەیە ئەگەر بێت و بەباشی بەکاربێ لە پەروەردەکردن و پێگەیاندنی کۆمەڵگە بە شێوەی ڕاست و دروست هەروەها لایەنە یاسایەکەش یاساش کەدا ئەنرێ بۆ پاراستنی بەرژەوەندی کۆمەڵایەتی و ڕێکخستنی ژیانی مرۆڤ. ئامان چی بوو لەم کۆنفرانسەواتە ئەوان دانویست لەم کۆنفرانسەدا چه دەرەنجامێکیان دەستکەوێت و دواتر چه ئەو دەرەنجامانە چه کاریگەریەکی بەیان خود چه ڕۆڵێکی هەبێت لە نێو کۆمەلگادا لە نێو وتارە ئاینیەکاندا. بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی ئەمەگە لە بنەڕەتدا تەمەشا بکەین وتاری ئاینیان هەر ئاینێک هەر ئاراستەی باشاکە لە بەرنامە و پرۆگرامی خۆیە هیچ ئاینێک نابینی شتێکی خراپ ئاراستە بکە و وتاری ئاینیش ئەکرێت چەکێک بێ دوولایەنە بێیان بە خراپ بەکار بێ بە باش بەکار بێ بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو من باسم کرد ئەسڵەکە ئەوەیە لە بنەڕەتدا وتاری ئاینی ڕۆڵی هەیە لە پێگەیاندن و ئاراستەکردنی کۆمەلگا لە پێگەیاندنی لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی ئاراستەکردنەوە لە ڕووی پاراستنی بەهاکانەوە کە هەروەها یاساش بە هەمان شێوە ئیشی ئەوەیە چ بۆیەش هەر بایەخێکی زۆر بە لایەنی ئاینی و با بڵێن وتاری ئاینی دراوە لە یاساکانی بەتایبەتی عێراق ئەوەی ئێمە باسمان کرد و تیشکمان خستە سەری وتاری ئاینی مەسەلەن ڕێگەی پێدراوە و ئاینزاکان پارێزراون لە مەوادی دەستور با بڵێن لە مادەی دووەم بڕگەد و ئاماژەی بەوە کراوە لە مادەی 14 لە دەستوری عێراق باسی یەکسانی و ئازادی بیر و ڕاو ئاین و ئەوانە کراوە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا لە مادەکانی 29 و هەروەها 41 42 43 هەر هەموو ئەمە بایەخی بە شوێنە ئاینەکان و وتاری ئاینی و با بڵێن ئازادی بیرکردنەوە و ئازادی پەرستنی داوە بە هاوڵاتیان و پارێزگاری لێەکە چونکم ئێمە زۆربەی یاساکانیشمانەگەر تەمەشا بکەی بەشێکی باشی لە شەریعەوە وەرئەگیرێ و بەرژەوەندی کۆمەڵایەتی با بڵێن لە هەموو بوارێک ڕەچاو ئەکرێ ئیستا چۆن با بڵێن وتاری ڕاگەیاندنەکان تۆ کە دەیتە دنیاوە ئەگەر مرۆڤێکیش بهێرە بێ پەیامێک هەبێ هەڵگری پەیامێکی بتوانی چۆن بەکاری بێنی لە خزمەتی مرۆڤایەتی بە هەمان شێوە وتاری ئاینی وتاری ڕاگەیاندن ڕۆڵی خۆیانیان هەیە با بڵێن لە ئاراستەکردنی کۆمەلگا و پەروەردەکردنی بەو پێی کە باشە و بە خزمەت بە ژیانەکە لە ڕووی ڕێکخستنەوە. زۆر باشە مامۆستا لە ناو کۆنفرانسەکەیە چون وڵات توێژەریان لەوێ ئامادە بۆ گرنگترین ناونیشانەکان کە لەوێ پێشکەشکران چی بوون؟
وڵی توێژینەوەکان زۆر بۆ توانم بڵم 29 توێژینەوە لە کۆی 6 توێژینەوە ڕزای لەسەر درابوو و توانیان بەشداریان هەبێ و کاریگەریان هەبێ شتەکان جیاواز بوون بابەتەکان جیاوازە بەڵام ئەوی زۆر تەرکیزی لەسەر بوو ئەوانەی با بڵین بەشی شەریعەن و لە بوارەکەی خۆیان کاریان کردبێ لە ڕووی شەریعەوە باسی وتاری ئاینی و پێناسەکردنی و هێنانەوەی نمونە لە وڵاتەکانی خۆیان هەتا پێناسە زۆر بوو بەڵام ئەوەی من تۆزێ جیاوازەکەی ئەوە بووکەوە لە سەر ڕۆشنایی یاسا و بڕیارە سیاسیەکان چۆن وتاری ئاینی کاری تێئەکرێ بە باش بە خراپ چونکم تۆ کە بڕیارێک دەرەکەی یان یاسایەک دەرەکەی حتمما کاریگەری هەیە بۆ سەری هەروەکو چۆن وتاری ئاینی کاریگەری هەیە بۆ سەر دۆخ و وەزعی ملەتان با بڵێن گەلان لە شوێنەکانی خۆیان ئەنجا ئەو بوو زۆربەی تەرکیزی لەسەر پێناسە و با بڵێن ڕەگەزەکانی وتاری ئاینی بوو بەڵام لە کاتی با بڵێن گفتوگۆ ئەوانە هەندێک کە گفتوگۆیان ئەکرد لە کاتی ئیسراحەت پرسیارەکرا کام توێژینەوە بوو کام ئەوە بوو ئیزافەتەن بۆ گفتوگۆکەی لە منیان پرسیوتیان تۆ کام پێناسێت زۆر بەلاوە گرنگتر بوو وتمەڵاهی ئەوەی کە ڕوویدا تۆزێ گفتوگۆتان کرد بە توندی ئەوەی کە ڕوویدا ئەوە پێناسەی با بڵێن پێکەوە ژیانە لە ناوچەکانی ئێوە ئەوە ڕنگدانەوەی ئەوەیە تابانی تۆ بینوسی یاخود با بڵێن جوانیکەی مکیاجیکەی ناتوانانی وەکو ئەوە نییە کە گفتوگۆیەکە یان توێژینەوەیەکەکەی ڕنگدانەوەی لە وڵاتەکەی خۆی چۆنە ئەوە تەمسیلی ئەو شتە دەکات لەبەر ئەوە بە شێوەیەکی گشتی ئەوەی ئێمان پێ باش بوو توێژینەوەکە ئێمان پێ باش بوو لەبەرەوەی لە سەر ڕۆشنایی بڕیارە سیاسەکان لەو دەوڵەتانە و یاساکانیان شی تەڵکاریەکمان بۆ کردبوو و هەروەها پێناسە و تازەگەری با بڵێن لە وتاری ئاینی کە لە بنەڕەتەکەی ناکرێت تەنها لە شێوازی ئەکرێ لە بەرەوەی وتاری ئاینی بەپێی شەریعە و ئەوانە بنەماکانی با بڵێن چەسپاوە وەڵێ مامۆستاس ئاماژت بۆ کرد کە تۆ لە دیدی یاسایی یاخود لە دیدی ڕووداوە سیاسیەکان و باست لە ڕۆڵی وتاری ئاینی کردووە ئەگەر ئەمە بۆمان ڕوون کردێت چۆنچۆنی لە ڕووی یاسایە بوون منە لە هەموو عێراق یاخود لە هەرێمی کوردستان یاخود لە ڕووی سیاسیەوە چۆن باست کردووە لەوێەوە ئەوان چ ڕەیەکیان هەبوو لەوەی کە ئەو توێژینی بەڕێستان باست کرد بەڵێ بەنسبەتی توێژینەوە کە تۆی خەیتە ڕوو ئەبێ وات بتە و کردبێ وا بناغەسازیت بۆ کردبێ کە ڕوبەڕووی کێشە نەبیتەوە ئەگەر هات و پرسیارێکیان لێت کرد با بڵێن ئەکسترات لەلابێ وەڵام زیاترت لەلابێ بۆ ئەوە ئێمە لە ژینگەیەک ژیاوین کەوا زەدەی ماڵوێرانی و شەڕ و یعنی وڵاتێکە دایمەن جەنگ و دایمەن ئەوە میوانی بووە لە ڕووی بڕیارە سیاسیەکانەوە ئەتوانین ئێمە نمونەی ئەوە بێنینەوە بڕیارە سیاسیەکان وەکو با بڵێن تۆ ئەفغانستان هەیە نمونە سعودیت هەیە نمونە بە هەمان شێوە عێراق و ئێرانیشت هەیە نمونەیە کە ئێمە ئەزانین لە کاتی ڕژەمی پێش و پەنای بردە بەر ئەوەی مایکرۆفی فۆنی مزگەوتەکان بەرێ و مزگەوتەکان داخا بۆ ئەوی لە ڕێی وتاری ئەوانەوە با بڵێن ڕای شەقام نەجوڵێ و خەڵک دژی هەڵنەسێ بە هەمان شێوە ئەگەر سەی لایەنی ئەو دیوی شەڕەکە بکەین کە ئێران بوو ئەویش بە هەمان شێوە فشارێکی خست بۆ سەر وتاری ئاینی لە هەندێک لەو ناوچەی کەوا گەرمن یان با بڵێن سراعەکانی لێبوو بۆ ئەوەی بە هەمان شێوە بیر و ڕاکانیان نەگات چکم ئێمە بێ لە پێناسەی وتاری ئاینیان هەر وتارێ ئێعلامیش بێ تۆ ئاراستەی عقلی ئەو کەسە ئەەکەی تۆ توانی با بڵێن نزیک بیتەوە لە عقلی یان هەدەفەکەی خۆت یان ئامانجەکەی خۆت لەو ڕێگەیەوە بپێکی ئێمە توانین ئەوە بە نمونەش بێنینەوە کە سعودیا لە زۆر ڕۆوە وڵاتێکی ئیسلامی بەڵام لە زۆر ڕۆ کرانەوەی هەبووە کرانەوەکەی سعودی لە پێش وڵاتانی ترە لە ڕووی با بڵێن لە ڕووی گونجان لەگەڵ کۆمەڵگە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ منبەر و لەگەڵ وتاری ئاینی ئەوانە هەمووی نمونەیە لەوێ هێنامەنێتەوە و بەرجەستە بووە جگەلەوە ئێمە یاسابەرکارەکانی با بڵێن لە وڵاتی ئێمە عێراق با بڵێنەوەی پیاداکرێ بۆ نمونە لە یاسایی سزادانی ژمارە 111 ساڵی 69 هەمانە لە مادە 372 پارێزگاری لە ئاین و لە وتار و لە شوێنە ئاینەکانەکە وە سزایی حەبسی داناوە بۆ ماوەی 3 ساڵ زیاتر نەبێ و هەروەها بە پێبژارن ئەگەرێک و هات
تجاوزیان زیادە ڕەوی لەسەر ئەو شوێنانە کرد و هەروەها ئێمە یاسایی با بڵین ئیدارەی عەتەباتی مقدسی پێڵە لە 2005 دەرچووە ئەمانش هەمووی بەرهەمی با بڵین ئەو شیکاریە یان ئەو وردەکاریە کە لە دەستور هاتە لە مادەکانی دەستور کەدا ئەنرێ ئەڵێ بیرروڕا ئازادە یان ئاین ئازادە یان منبەرەکان کراون یان شوێنەکان نابێ جیاوازیان لە نێوان بکرێ و یەکسان بن ئەلەو بوارەوە تۆ ئەتوانی ببینی کاریگەری یاسا چی بووە لە پاراستنی ئاینەکان ئاینە جیاوازەکان یان وتاری ئاینی یان منبەر و شوێنەکانیان. زۆر باش مامۆستا تارق جگە لەوەی کە هەم لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسیشەوە ئاماژەت بەگرێت لە توێژینەوەکی خۆتە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە بارودۆخی نەتەوە جیاوازەکانەوانی کە لە ڕووی نەتەوەیەوە جیاوازن و هەروە هەڵگری ئاین و بیرروڕای جیاوازن لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا چەندێک هەست بە پێکەوە ژیان و تەباییە کرێ بە تایبەتی لە ناو کوردستان لە نێوان ئەم نەتەوە جیاواز و ئاینە جیاوازانەیە. من ئەوە باز بکەم کەوا پێکەوە ژیان تەنها مەرج نییە لە نێوانی نەتەوە جیاوازەکان یان ئاینە جیاوازەکان بێ پێکەوە ژیان هەتا لە ناو خانەوادەیەکە لە خێزانێکە هەتا تۆ بتانی لەگەڵ دەوروبەری خۆت با بڵین بیئەی تۆ چۆن گونجاوە لەگەڵ با بڵین گیانلەبەرەکانی تر پێکەوە ژیان کە تۆ ئاشتیانە کە باس ئەەکەی واتە ژیانی هەمووان لە ژینگەیەک چۆنە بێ مەرج نییە جیاوازی بیر و ڕاهبێ بەڵام ئێمە گەر بێت و ببوورە لە ئاینەکان باسی بکەین لە جیاوازی ئاینەکان ئێمە لە وڵاتە هەیە یعنی ئێمە فرە پێک هاتەیە ئەم وڵاتەوە زۆر شوێنی تریش هەیە فرە پێک هاتەیە بەڵام ئەتوانین بڵێن کارکردنی ئەوێ کارکردنی زیاتری ئەوێ یعنی بوونی ئەو شوێنانیان ئەو کەسانیان ئەو ئاینانە تەنها ئەو بەس نییە ئەبێ با بڵین ڕنگدانەوەی ئەو پێکەوە ژیانە بە شێوەیەکی ئاشتیانە هەیە بوونی هەبێ ئەوەش کۆمەڵێ با بڵین فاکتەر هەیە کەوا کاریگەریان تێکە با بڵین فاکتەر هەیە دەرەکیە فاکتەر هەیە ناوخۆییە فاکتەر هەیە کەسیە بۆیە تۆ لە ناخی خۆت وەکو مرۆڤ ئەگەر هاتوو بڕوات بە پێکەوە ژیان نەبێ ناتوانانی بەرجەستێکی ئەگەر هاتوو تۆ نیشانی شتدا و مایکا پشت بۆ کرد و خەڵکێکیش بتێ بڕات پێ بکە ڕەنگە لە دوورەوە بڕوا بکە بەڵام کە ورد بۆ لێ ئەزانێ ئەوانە چۆنە چکم ئێمە ئەگە بنەماکانی پێکەوە ژیان لە یەک بدەینەوە بە سادەترین شتی ئەوەتانێت تۆ ئەبێ باوەڕت بە گفتوگۆ هەبێ گفتوگۆ چۆنە تۆ ئەگەر پارانەوە بێ لە خوارەوە بۆ سەر و مناجاتێک بێ بابلین ئەوە مناجاتی پێڵەنەوە گفتوگۆی پێناڵێن یان لەسەرەوە بۆ خوارەوە بێ حیوارەکە ئەوە ئەبێتە ئەمر و ئەبێتە فەرمانێ بەسەر خوارەوە واتە گفتوگۆ بێ لە نێوان کەسەکان بێ کە لە یەک ئاست گفتوگۆی لەسەر بکرێ یان سە بۆ نمونە ئەگەر کار بەدەستێ لە شوێنی خۆیەوە و لە کورسی خۆیەوە ئەگەر ئیداری بێ ئەگەر هەر شتێکی تر بێ قسە بکە ئەوە ناکاتە گفتوگۆ ئەوەیە تۆ لە ئاستی کەسەکان بە یەک ئاست ئیش بکەی و بڕوات بە بەرامبەرەکەت هەبێ و ڕێگای بدەیت تعبیر لە خۆی بکە بە هەمان شێوە بۆچوونەکەیت پێ قبول بێ ئەگەر بۆ مجاملە بێ ئەوە زووتر دەرەکەوێ چکم زۆربەی وڵاتە عەرەبیەکان بەڕاستی ئەوەی ئەناڵێنن بەدەستیان و مجاملەکەیان هەیە با بڵین تەنها مجاملەیە و بۆ پیشاندانە دەنا زۆر پێکهاتە هەیە لە هەندێک لە وڵاتی عەرەبی بە تایبەتی من نامێ ناوی هیچ کوێ بێنم هەرچەند لەوێ گفتوگۆی زۆری لەسەر کرا مافەکان ئەگەر بە تەواوەتی نەدا بە ڕاگەیاندن و بەوانە ناتوانێت چارەسەریکە وەروەها باسمان کرد پێکهاتەی با بڵین پێکەوە ژیان چییە؟ یەک ئەوەیە تۆ بڕات بە گفتوگۆ هەبێ دووەمیان ئەوەیە ڕێز لە بەرامبەرەکەت بگری بۆ چوونەکەی بزانی و مافەکانیشی لەلات سەلمێنراو بێ بە عەقڵ نەک بڵێ قەیناکە با ئەوەش هەی بێ یان ئەو مافەی نەبێ ئەبێت تۆ بڕات بەو مافە هەبێ کە هەیەی جگە لەوە لێبوردەیی هەیە لێک تێگەیشتن هەیە ئەمە هەمووی بنەمان بۆ ئەوەی تۆ بتانی پێکەوە ژیانی ڕاستەقینەت هەبێ یعنی من لێک تێگەیشتن چۆنە من ئەگەر تعبیرێکیش بکەم ئەبێ بەرامبەرەکەم پرسیاری زیاترم لێ بکە با بڵین ڕوونکردنەوە داوا بکە نەوەک یەکسەر جارێت تۆ هیچت نەوتۆ لە کۆمەلگەی ئێمە بە تایبەتی بەداخەوە ئەو کللتورێکە کە تۆ چیتە لای کەسێکیاندانشی گفتوگوۆیەکی لەگەڵەکەی ئەڵە بێدەنگ بە دەزانم دەتەوێت چی بڵێ یعنی ئەوە بنەمای با بڵین گفتوگۆی دروست نییە گفتوگۆی دروست ئەوەیە تۆ کەسەکە ئەگەر زەلەیە یان هەڵەیەکیشی کرد تۆ ڕوونکردنەوەی لێداوە کە بڵە ئامە بەستت ئەوە بوو بۆی کەسەکە بتوانێت تعبیر لە خۆی بکە
ئەوە دەربڕێکە خۆی ئەوێ نەک ئەوەی کە دەمی نەکرێتەوە ناکاکە من ئەزام تۆچی ئەڵی دەتەوێت ئەوە بڵێ دەتەوێت وا بکەیت یعنی خیتە زاویەیەکەوە مەجای ئەوەی نەبێ بەرگری لە خۆی و بیر و ڕاکەی بکە جگەلەوە ئێمە وەکو باسمان کرد وتاری ئاینی دوو ئاراستەیە تۆ توانی بە خراپە بەکاری بێنی بۆ دەمارگیری و بۆ کۆمەڵێشت ئەوەش یاسا ئەتوانێت چاودێری ئەو شتە بکە و ڕێگە نەدا کەسانێک یان لایەنانێک بۆ خۆیان ئەو ئاراستەیە بگرنە بەر ڕاستیەکەی ئەوەیە تۆ ئەتوانی وەکو پەروەردەی کۆمەڵایەتی زۆربەی خەڵکی ئێمە و کللتوری ئێمە و کۆمەلگەی ئێمە سوودی وەرگردووە لە وتاری ئاینی توانیەتی لە ڕووی پەروەردەوە لە ڕووی پێگەیشتنەوە خەڵکێکی باشمان هەیە گوێڕایە لە چکومەکو وتمان ئاینەکان افترازەکرێت لە ئەسڵا ئاراستەی باشە ئەکەن و بۆ ڕێکخستنی کۆمەلگەیە هەروەها ئێمە چۆن وتاری ئاینی خەتەری هەیە بەڵام خەتەرێ لەوە گەورەتر مەترسیە لەوە گەورەتر کە هەیە وتاری ڕاگەیاندنە وتاری ئیعلامیە چونکە وتاری ئیعلامیش با بڵێن وتارە ئاینەکە چاوی لە دەستی ئیعلامەکەیە کە بۆی بڵاو کاتەوە بۆی بەرجەستە کاتەوە یعنی بڕاتان بێ هەندێشت هەیە زۆر بە شێوەیەکی نەرێنی کاری کردوتە سەر بەها کۆمەڵایەتەکان لە لای ئێمە و لە وڵاتی ئێمە بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ڕاگەیاندن هەیە زۆربەی ڕاگەیاندنەکانەوەی هەمانە هیچی پابندی ئێتیکی ڕۆژنامەگەری 100% نەبووە بەڵام هەندێکیان هەیە لێشی دەرچووە یعنی بۆ نمونە ئیسە من زۆرجا هەواڵە بینم تۆ هەواڵ کەدایەنێ وەکووتمان ئەوەش وتارێکە ئەگاتە بەرامبەرەکەت ئەگەر بێت و لەسەر بنەمای دروستدات نەنابێ بەرامبەرەکەت لە ڕووی دەرونیەوە ئەشڵەژێ تێکەچێ بۆ نمونە تۆ باس لە ڕووداوێکەکەی لە بنەمای ڕاگەاندنە ئەڵێ 5W یعنی هەبێ هەر پێنجەکەی تیابێ پێنج پرسیارەکەی تیابێ لە کوێ و چۆن و بۆ وکەی واتە ئەو شتانە ئەگەر لەگەڵی نەبێ با بڵین خەبەرەکە یان وتارەکە کە تۆ ئاراستەیەکەی شڵەژان لە لای تاکی کۆمەڵگە دروستەکەی بۆ نمونە تۆی ساڵی ڕووداوێک لە ناوەندی فلان شار ڕوویدا تەنها شارەکە ئەڵێ کاتەکە و شێوازەکەی و یان مەترسێکی گەورە ڕوویدا ئەگەر بێت و تۆ ڕوونی نەکەیتەوە بە پێی ئەو بنەمایانەی ڕاگەیاندن نەبێ کە دانراوە واتە تۆ بە شێوەیەکی نەرێنی با بڵێن کارت کرد لەسەر کەسەکان و نەتوانی باش بی کەناڵی وا هەیە توانیوێتی بۆ ماوەی 2 ساڵ لەسەر شتی با بڵین مەحزوور قسە بکە باسی ئەندامی نێری نەبکە کە ئەمە یان بیگرێتە دەستێەوە لە ناو ستودیۆ ئەوە چۆن ڕێگە پێدراوە چکمەمانە تەڵەبەی کۆلێژی توب لە تەشریحا بڕوات بێ نای خوێنن یعنی لەوێش قەدەغەیە یعنی لێرە زائید هەژدە و ناقص هەژدە و ئەوانە لە هەندێک وتار پەیڕەو نەکراوە بۆیە ئێمە ئەتوانین بڵین وتار بە شێوەیەکی گشتی چی ئیعلامی بێ چی ئاینی بێ کاریگەری باشی خۆی هەیە و خراپی خۆی هەیە باشە ئەگەر بە پێی بنەما و ئاراستە دروستەکانی بێ کە بۆی دانراوە ماوەستا ساڕێک بەڕێستان وەکو نوێنەری عێراق چوونەتە ئەوێ لێ باستان لەوە نەکرد یاخود ئەویان نەئەزانی بۆ نمونە لە وڵاتی وەکو عێراق کەسایەتێکی ئاینی دەتوانێت بە یەک وتار ملیۆنان خەڵک بێنێتە سەر شەقامەکان بەڵام لەوانەیە بە سیاسێک نەکرێت ئەمەی ئەنجامی بدات بەڵام بۆچی ئەم پابندبوونە بە وتاری ئاینی و لە نێو کۆمەلگادا بەڵام بۆچی تاوەکو ئێستا کۆمەلگا بەرەو ئاقارێکی باشتر نەڕۆشتووە یاخود ئەو وتارە سیاسیانە بۆچی تەنها هێنانە دەرەوەی خەڵک بۆوە نەیتوانیوە ئەو کێشە و گرفتانەی کە هەن لە عێراقدا بەگشتی چارەسەریان بۆ بکرێت بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا وتارێکی ئاینی ئاوا گشتگیر نییە کە کەسێکی ئاینی گەورە بێت وتارێکی ئاینی بات و بێت بتوانن کاریگەی لەسەر خەڵکی دروستکە لەوەیە کاریگەی لەسەر خەڵک دروستەکە بەڵام گۆڕانکاری ناکرێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە خۆی وەکو وتمان وتاری ئاینی ئەگەر هاتوو بۆ باشە بەکاری بێنی باشە بەڵام ئەشتوانی بۆ بەرژەوەندی بەکاری بێنی جگەلەوە باسی ئەوەمان کرد ئێمە لەوەیە زۆرتر لەسەر ئەوانە وەستین طبعا من ئەمە ئەو ڕوونکەمەوە بۆ جەنابەت من لێرەوە وەکو نوێنەری کوردستان و عێراق نەچوومە بەڵام وای لێ هات کە من تاکە بەشدار بوو بم لەوێ بە بۆنەی ئەوەی کە باسمان کرد دەنا ئەوان پێیان خۆش بوو با بڵین کە من لە عێراقەوە یان کە من کەسێکم زۆربەی شوێنەکان شانازیان بەوە کرد کە بەحسەکە باش بووە توێژینەوە کە با بڵین لە ڕوویەکەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی بابەتەوە با بڵین نەجاحەتی ناوە شانازیان بەوە کرد کە من تاکە بەشدار بووم توانیومە بەشدار بم بەڵام من هیچ کاتێ نە بە دەعمی
هیچ کوێ نە بە نوێنەرایەتی هیچ کوێ نەچوومە بەڵام تاکە بەشدار بووم لە عێراقەوە چکوم سعودیە 6 کەسی هاتبوو و سووریا 7یان هاتبوو ئوردن 10 کەسی هاتبوو وڵاتانی عەربی تەنها چۆن ڕۆشتووی لە کاتێکدا زۆرترین وتاری ئاینیە درێت ئاین زۆر ڕۆڵێکی زۆری هەیە لە سیاسیەکانە بۆچی لە عێراقدا گرنگیان بەم کۆنفرانسە نەداوە کە لە وڵاتی ئەڵمانیا ئەنجام درراوە؟ بڵێ خۆی لە منشن زۆرترین کۆنگرەکانەکرێەوە کۆنگرەکانی زۆرتر لەوێ گرنگن کە لەوێ ئەبەسرێ ئەبواە زیاتر بایەخی پێ بدەن ئەو وەڵامە لە لای خۆیانە بۆ بایەخی پێدەنیان نادەن بەڵام ئەمەکانی تر کە بەشدار بوون 14 کەس باڵین پێشکەشمان کردبوو لە زانکۆکانی بەغداشی تیا بوو دیارە فرسەتی ئامادەبوونیان نەبوو من توێژینەوەکەم حاضر بوو لەوێ یەکسەر قبول کراوە مایەوە ئیجراعاتی ڤیزە کە تۆزێ معقدە بۆ وڵاتانە من توانیم ئەو هەنگاوانە تەواوکەم بەڵام ئەو کاینتر لەبەر هۆکارێک بێ ڕەنگە فرسەتێک لە شتێک بوو بێتە هۆکار کە فرسەتیان نەبووە من هیوادار بووم خەڵکێکی زۆرتر بەشدار بێ بە تایبەتی ئەوانەی با بڵین خواروی عێراق کە ئەو وتارە ئاینیانیان هەیە یان توانای جوڵاندنی شەقامیان هەیە ئەوەش بەشێکی ئێمە لەوێ باسمان کرد لە توێژینەوەکان و گفتوگۆکان با بڵین پەیوەندی بە دەمارگیریشەوە هەیە تۆزێ یعنی ئێمە وتمانە گرتووە وتاری ئاینی بۆ باشە بێ لە پێگانی کۆمەڵگا و ئاراستەکردنی و داهاتووی جوان ئەتوانێت بنەخشێنێ بەڵام ئەگەر هاتوو دەمارگیری لەگەڵ بوو یان با بڵین لایەنێکی بیرکردنەوەی تەسک بوو تەنها بۆ خۆی هەوڵیدا بە حەجمیشی زۆر بێ بەڵام ئەوە ناتوانێت ئەنجام و سەرکەوتنی باشی هەبێ هەرچەند شەقامیش بجوڵێنێ لەبەرەوەی بەرژەوەندەکانی تەسکە لە کۆتاییە هەر دەرئەکەوێت بەڵام لە سەرەتایە خۆ ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەر شوێنەکان لە کۆی گشتیە ئێمە لە کوردستان ئەوەی هەمانە نمونەیەکی باشە یعنی ئێستاش ئێمە لە ناو کۆمەڵگەی ئێمە کە پیاوێکی ئاینی یان بەڕێزێکیان مامۆستایەکە قساکە دایمەن وتەی یەکەم بۆ ئەوە با بڵین و ئەتوانێەوە خەڵک گوێی لێ ئەگرێ ئەمە لە ڕووە ئەرێنەکەی ئێمە توانیمانە ئیسفادەی بۆ کۆمەلگا هەبێت چکم خەڵک کە هەموو کەسێ چاودێری و یاسا بەسەرەوە نییە یاسا ناتوانێت لە هەموو کوونەکە لە بەرێک ئەوە بکە ئللا باوەڕ و ئەوانە لە لای خەڵکێکی زۆر هەیە بۆیە هەم لە ڕووی تاوانەوە هەم لە ڕووی زۆر شتەوە بەو حەجمەنیە کە لە هەندێک شوێن با بڵین ڕوئەدا. زۆر باشە مامۆستا تاڕق لە ڕووی ئاستی کوالەتیەوە کوالەتی ئەو توێژینەوانە چۆنە کە توێژەری کورد یاخود توێژەری عێراقی پێشکەشێکا لەو کۆنگرە و کۆنفرانسە نێودەوڵەتیانەیە؟ بەڵێ وڵی بەنسبەتی ئەوە هەمووی معتەمەدا کە لە ئەڵمانیاشە میونشنە ئەبێتە وەقایعی معتەمەر ئەوە زۆر گرنگترە لە بڵاوبوونەوەیەکی ئاسایی با بڵین جگەلەوە ئەو شوێنانی کە بڵاویەکەنەوە با بڵین باوەڕ پێکراون بۆ نمونە ئێمە جامیعەی جەرەش لە ئوردن ئامادە بووە یان جامیعەی ئەمریکی ئامادە بووە ئەوانە ئاستیان باشە و بڕواشیان بەو بابەتانە هەیە کە بەشدارە بنتیای جگەلەوە جامیعەی نیسائی سعودیەمان هەبوو کە من بۆ یەکەم جار لێ ئاشنا بووم پێیان و با بڵین بە هەمان شێوە زانکۆی کوێتە زانکۆی بەیروت ئەمانە هەمووی باوەڕ پێکراون ئەجا ئارەزووی خۆیانەت لە چەند شوێن بڵاویەکەنەوە بەڵامە بێ ئیزن وەرگرن لەبەرەوەی جهەتی معتەمەدکە ئەو کۆنگرەیەکە خۆی لە وەقایع و لە با بڵین لە گۆڤار بڵاوی ئەکاتەوە ئەو پێویستی دواتر بە ئیزنی توێژەرەکە و ئیزنی کەسەکە ئەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوانە زانکۆ و شوێنێلێکی یعنی زۆر باوەڕ پێکرا و کۆنن یعنی جامیعەی جەرەش لە ئوردن ناسراوە و لە وڵاتانی عەرەبیش بەناوبانگە پێگەی خۆی هەیە یعنی ئەتوانێت بایەخ بۆ بدا خەڵکێکی لە شەریعە و لەوانە عەلامەی زۆر باشی هەیە توێژینەوەی کە گەر هەر زۆر زۆر باش نەبێت ناتوانێت بەو هەموو فیلترە و ئەو هەموو کەسە لەوێ دانیشتۆ کە گفتوگۆی لەسەرەکە تێپەڕ بێ. زۆر سپاسەکەین جگەلەوە ویستم ئەوە بڵێم توێژینەوەکان جگە لە ملەخەسێکی ئینگلیزی بە عەرەبی زۆربەی پێشکەش کرا لەوێ. زۆر باشە مامۆستا تاریق نانێ مامۆستای زانکۆ سپاس کە ئەم دەرفەتت بێن بەخشی سپاس بۆی کە توانی تۆکو کوردێک بەشداربی لەم کۆنفرانسەدا. هێوای سەرکەوتنە بۆ خوازی زۆر سپاس بە ئامادەبوونەوە مامۆستا تاریق.